تاکە ڕێگەیەک بۆ تێگەیشتن لە هەندێک لایەتەکانی قورئانی پیرۆز بریتیە لە زانینی هۆکارەکانی دابەزینیان ئەوەی کە پێی ئەڵێن ئەسباب نزول. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سڵاوی خی گەورەتان لەبێت. هۆکارەکانی دابەزینی قورئانی پیرۆز تاکە ڕێگان بۆ تێگەیشتن لە هەندێک لایەتەکانی قورئانی پیرۆز. خی گەورە سبحانه وتعالى لە سوورەتی بەقەرە فەرمێت ولله المشرق والمغرب فأينما تولوا فثم وجه الله. ئەفەرمێت مەشریق و مەغریب ڕۆژهەڵات و ڕۆژئاوا مڵکی خوای پەروەردگارە، ئێوە ڕوو ئەکەنە هەر شوێنێک ئەوە ڕووگەی خوای پەروەردگار. زاهیری ئاەتەکە وایە کە تۆ لە کاتی نوێژە ڕووکەیتە هەر شوێنێک کێشەت نەبێت. بەڵام لە ڕاستی ئەم ئاەتە بۆ حاڵتێکی تایبەت دابەزیوە، بۆ کەسێک کە نازانێت قیبلە لەکوێوەیە، یان بۆ کەسێک لەسەر سواری و ئاژەڵەکە ناتوانێت لەسەری دابەزێت و هەندێک ئاڕاستەی خۆی ئەگۆڕێت بە ناچاری کە ناتوانێت تەواو ڕووی لە قیبلە بێت. جا بۆیە بینین کە ئاەتەکە بۆ حاڵتێکی تایبەت دابەزیوە، یعنی بۆ کەسێک کە نەزانێت قیبلە لەکوێوەیە، بۆ ئەو کەسە هاتووە، نەک کەسێک لە ماڵی خۆیان لە مزگەوتەکە دانیشتووە ڕوو بکاتە هەر شوێنێک قیبلە بێت. وروى حديث عن سورة بقرة خي سبحانه وتعالى فرمت إن الصفا والمروة من شعائر الله فمن حج البيت واعتمر فلا جناح عليه أن يطوف بهما. خي سبحانه وتعالى فرمت صفا ومروة لا شعار لا دروش مكاني خي پروردگارم. هر کەسێک حەجی ماڵی خی پەروەردگار بکات یان عومرە بکات ئەوە هیچ کێشەیەکی لەسەر نییە، فلا جناح عليه أن يطوف بهما، واتە هیچ گرفتێکی لەسەر نییە، هیچ لۆمەیەکی لەسەر نییە ئەگەر طوافی بینی صفا و مەروە بکات یان سعی بینی صفا و مەروە بکات. صیغەی ئاەتەکە کاڵێ فلا جناح وەکەوەی کە کەسەکە مخەیەر بێ ئایا بیکات یاخود نەیکات. بەڵام لە ڕاستیدا هەموو ئومەت لەسەر ئەوەن کە سعی بینی صفا و مەروە یەکێکە لە ڕوکنەکانی حەج دروست نییە بەبێ سعی بینی صفا و مەروە، ئەبێت لە صفا بۆ مەروە و لە مەروە بۆ صفا بێت. ئێمە ئەگەر هۆکاری دابەزینی ئاەتەکە نەزانین ئەکەوێنە گرفتی گەورەوە، چکە هۆکار سەیری نەسی ئاەتەکە ئەکەین صیغەی فلا جوناحی بەکارهێناوە. فلا جوناح لە زمانی عەرەبیە صیغەیەکە و لە فقهیشا بۆ چی بەکارهاتووە؟ بۆ صیغەی مباح، یعنی ئەو شتە مباحە ئاسایە بیکەی و نەشیکەی هیچ گرفتێکی تیان نییە. بەڵام ئەگەر سیر بکەین هەندێک لە تابعین کەوتنە گرفتەوە لە تێگەیشتنی ئەم ئاەتە، هەتا وەکو دایکی ئیمانداران عایشە ڕەزای خۆی لێبێ بۆی ڕوونکردنەوە ئەوان وا تێگەیشتبوون کە ئەگەر سعی بینی صفا و مەروە نەکەن هیچ گرفتێکی تیان نییە. دایکی ئیمانداران عایشە ڕەزای خۆی لێبێ فەرمووی ئەوە بەو شێوەیەکەوە تێگەیشتون، بەڵکو ئاەتەکە لەبەر خاتری ئەوە هاتووە بۆ عوڕووی ڕوون کردەوە. فەرمووی ئەی عوڕوە ئاەتەکە بەو شێوە نییە، بۆیە بەم شێوە هاتووە ئێوە ئەگەر سعی بکەن لە بینی صفا و مەروە هیچ گرفتێکان لەسەر نییە، چونکە هاوڵان ڕزای خۆیان لەبێ شەرمیان نەکرد تەریقە بوونەوە لەو کاتەکە لە بینی صفا و مەروە بێن، چکە لە هەمان شوێنە کاتی خۆی بتیانە پەرست. ئاەتەکە هاتە خۆڕە بەم شێوە فەرمووی ئێوە لەو شوێنە ئەگەر سعی بینی صفا و مەروەکەن هیچ لۆمەیەکان لەسەر نییە، چکە ئەم دروشمێکە و خوای گەورە بۆی داناون، ئەگەر چی ئێوە لەوە پێش لەم شوێنە تاوانتان نەکرد بتتانە پەرست هیچ تەریق مەمنەوە. نەکمانە ئاەتەکە بەو شێوە بێت ئێوە ئەگەر بیکەن یان نەیکەن هیچ گرفتێکتان لەسەر نییە، بەڵکو ئەگەر ئێوە بیکەن هیچ خەجاڵت مەبن تەریق مەبنەوە، چونکە مە خوای گەورە بۆ ئێوەی تەشریح کردەوە. وەروایەکێکی لەو ئاەتانە کە ئاەتێکی زۆر واضح و سەریحە. خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی مائیدە فەرمێت ليس على الذين آمنوا وعملوا الصالحات جناح فيما طعموا إذا ما اتقوا وآمنوا وعملوا الصالحات ثم اتقوا وآمنوا ثم اتقوا وأحسنوا. خوای گەورە سبحانه وتعالى فەرمێت ئەو کەسانی کە باوەڕیان هێناوە و کردەوەی چاکیان کردووە هیچ تاوانێکیان لەسەر نییە، هیچ لۆمێکیان لەسەر نییە لەوەی کە ئەیخۆنیان ئەیخۆنەوە، ئەگەر ئەوان تەقوای خوای گەورە بکەن وەروها باوەڕ بێنن وە کردەوەی چاک بکەن. یعنی ئەگەر کەسێک مەی بخوات، ئەگەر کەسێک زینا بکات، ئەگەر کەسێک هەر تاوانی بکات هیچ گرفتێکی لەسەر نییە مادەم ئەم کەسێکی باوەڕدار و کردەوەی چاکەکات. تەنانەت لە جیلی سەحابە خەڵکانێک کە ئاگاداری دابەزینی وەحی نەبوو، هێشتا سەحابە ماو خەڵکانێک گرفتیان بۆ دروست بوو لە تێگەیشتن لەم ئاەتە. قوجامەی کوڕی مەضعون لەگەڵ عەمری کوڕی مەعدی یەکریب یان مەعدی کەریب کردویان ناوەکە بۆ شێوە خوێندرێتەوە، تووشی گرفت بوون، نەیانزانی ئاەتەکە چۆنە. وتیان کەسێک ئەگەر مەی بخوا هیچ گرفتێکی لەسەر نییە، چکە ئاەتەکە باسی حەرامبوونی مەیەکات، باسی خەمڕەکات. وتیان کەسێک ئەگەر بڕوای هەبێ و کردەوەی چاکات ئەگەر مەیش خوا گرفتی نییە. هاوڵان ڕزای خوای لێبوویان ڕوون کردەوە، فەرموویان ئەمە بووم شێوەیە نییە. کاتێک کە ئاەتی دابەزینی خەمر و مەی هاتە خوارەوە وتیان باشە کۆمەڵێک لە ئێمە مردن و خەمر و مەی لە سکیان نابوو، چکە هێشتا حرام نەکرابوو،
جان باشە براکانمان ئەوان مردن و پڕیسیکیان بوو لە خەمر چکو هەندێکیان خواردەوە لەو کاتە خوای گەورە سوبحانه وتعالە ئاەتی ناردە خوارەوە فەرمووی هیچ لۆمە و سەرزانشتێک لەسەر ئەو کەسانە نییە کە باوەڕیان هێناوە کردەوەی چاکیان کردو ئەگەر چی خەمریشیان خوارد بێت بەڵام مادەم هێشتا خەمرەکە حەرام نەبوو نەک بۆ کەسێک بێت کە ئێستش بێت خەمر بخواتەوە بڵێت مادە من باوەڕم هەیەوە کردەوەی چاکەکەم هیچ لۆمەیەکم لەسەر ئەبینین ئەگەر کەسێک با لەو پەڕی ئاسی عەرەبیە بێت و عەرەبی زانیش بێت ئەوەتانە هەر لە جێلی سەحابە خەڵکانێک کە ئاگاداری دابەزینی ئاەتەکە نەبوون گرفتیان بۆ دروست بووە هەتاوەکو هاوڵان بۆیان ڕوون کردوونەتەوە و بابەتەکەیان تێگەیان لەنۆک و خۆی جا بۆیە لێرە ومان دەرەکەوێت کە ئەگەر تۆ ڕووکیتە قورئانی پیرۆز و بێپێویستبی لە تەفسیری پێغەمبەری خوا عەلەیهی سەلام و لە تەفسیری هاوڵان لە تێگەیشتنی هاوڵان لە هۆکارەکانی دابەزینی قورئان دووچاری گرفتی گەورە بیتەوە وەک چۆن خەڵکانێک هەر لە جیلی سەحابە لە تابعین لە گەورەی تابعین کە چۆن دووچاری گرفت بوون چکە ئەوان لە کاتی دابەزینی ئاەتەکانیان لەوێ نەبوون بەڵام هاوڵان لەوێ بوون ئاەتەکانیان وەکو خۆی بۆ ڕوون کردوونەوە تیان گەیاندوون سەتان نمونەی ئەلەم شێوەمان هەیە و بەردەستە